ڕێکخراوی توانەسازی کورد لە لەندەن ئێوارەیەکی شێعری و میوزیکیان بۆ نووسەر و شاعیر چۆمان هەردی ڕێخست کە نووسەر لە کۆڕەکەیدا چەند تێکستێکی خۆی بۆ ئامادەبوان خوێندەوە. لە کۆڕەکەدا ژمارێکی زۆر لە ڕەوەندی کوردی ئامادە بوون. دواتر لە کۆتایی کۆڕەکەدا هونەرمەندی میوزیسیان زانای تار با چەندین پارچە میوزیکێک و گۆرانیەک ئێوارە کۆڕەکەی دەوڵەمەندتر کرد. هۆڕی شێعر و مۆسیقای ڕێکخرا لەگەڵ کاکزانای تار من شێعرم خوێنەوە ئەویش مۆسیقا و بە بەشداری ژمارەیەکی زۆر لە جالیەی لەندەن. من وەختی خۆی ساڵی 93 وەکو پەنابەرێک هاتم بۆ ئێرە و یادەوەری زۆر خۆشم لەگەڵ هەندێک لە هاوڕێیانی ئێرە هەیە. زۆر خۆشحاڵ بووم کە بەشێکیانم بینیەوە و هەروها هەندێک لە گەنجەکانی ژنەوەی تازەش لێرە بوون لە ریڤەرساید ستودیۆ. بەڕاستی بۆنێکی زۆر خۆش بوو. هیوادارم ئەم بۆنانە بە بەردەوامی بکرێت چونکە نەکرد ئێمە خۆمان گەنجەکانیش زۆر پێویستیان بۆیە کە لەگەڵ کەلتوری خۆیانە دووبارە ئاشنا بنەوە. کۆمەڵی شێعری جیاوازم خوێندەوە، هەندێکی پەیوەندی بە کارەساتەکانی نیشتیمانەوە هەبوو، ئەنفال و هەڵەبجە و ڕۆژاوا، هەندێکی پەیوەندی بە مناڵانی ئەنفالەوە بۆ نمونە، هەندێکی پەیوەندی بە خۆشەویستیەوە هەبوو، هەندێکیشی پەیوەندی بە پرسی ژنەوە هەبوو. ئەم بابەتانە هەرسێکی لای من زۆر گرنگن.